مسلمانان یەکڕیز و تەبابن و ئەسڵ لە کاری ئیسلامی و لە ئێمەی مسلمان هەمومان جەماعەیە بە یەکەوبوونە، یعنی ئەسڵ لە کاری مسلمانان ئیسلامەتی تەنها نوێژ و ڕۆژوو نییە و تەنها کاروباری مزگەوت نییە و ئەسڵ وایە هەمومان بەیەکەوە جەمع و جەماعەمان هەبێت و برایەتی و تەبایی لەناو هەموماندا ئەمە ئەرکێکی ئاینیمانە. دیارە ئیسلامیەکانیش بە حکمی ئەوەی کەوە چەند حیزبێکن و چەند ڕێکخراوێکن هەر یەکەیان بۆ چوونی تایبەتی خۆی هەبوو تێگەیشتنی جیاوازی هەبووە لە کاری ئیسلامیدا، بەڵام لە سەوابیتا یەک بوون، تەنها لە هەندێک فروعاتە جیاوازیان هەبوو. ئەوەش تەبیعەتی ئینسان و تەبیعەتی هەموو مرۆڤەکان وایە ولا یەزالونە مختلفین، هەموو ئەو جیاوازی هەیە. گرنگەوەی ئێمە لە سەوابیتا یەکین، ئەوە ژوای کردووەکەوە چەند حیزبێکی ئیسلامی دروست بوو بێت، بەڵام گرنگ ئەوەیە ئێمە کاری هاوبەشمان هەبێت، کارێکی ڕێکخراوەیی هەمان پێکەوە کە ئەوەش بەڕاستی هەم ئیمانەکە و هەم واقع واجبی دەکات لەسەر شانمان. بۆیە لە بواری پەروەردەییەوە بەڵێ جیاوازیان هەبووە، بەڵام لە تێگەیشتنیشیاندا لە دەقەکاندا هەر هەندێک جیاوازیان هەبووە، بەڵام سپاس بۆ خوا سەوابیتیان یەک بوو و ئەوەش وای کردو کە ئێستا لێرە کوی کردوونەوە لەم کۆبوونەوەیدا و بۆ ئەوی بتوانین کارێکی ڕێکخراوەیی هەموو پێکەوە هەبێت و هاوبەش من لە ئیشەکەیاندا. سەبارەت بە کاری پەروەردەیی بەخوازی ئیسلامیەکان ئێستا با بڵێن هەمویان کار لەسەر قورئان سونەت و هەندێک لە فەرموودەی با بڵێن ڕاویەکان لە بۆی کە بۆیان ڕێوات کراوە قسە لەسەر دەکەن. ئەوانی کە بۆچوونی جیاوازیان هەیە دوای ئەم کار هاوبەشی ئەگەرچی هەمووتان ئیمانتان بەکاری هاوبەشەیە، ئەم بۆچوونی جیاوازانە چی لێەکەن؟ ئایا چۆنە بەجێ ئەکەنەوە لەناو خۆیان ڕەنگە هەیان بێشتا سوور بێ لەسەر بۆچوونی خۆی و بێوێ پەیڕۆیانی کاری پێ بکات؟ چۆن ئەمانە جێ ئەکەنەوە لە هەنگاوی داهاتووتاندا کە بتانوێت کاری هاوبەش بەردەوام بێت؟ بازنەی ئیسلام ئەوەندە فراوانە دەکرێت ئێمە بۆ چوونمان جیاواز بێ لە شتەکاندا، بەڵام دەبێت دڵمان یەک بێت، دەکرێت دڵمان یەک بێ و برابین بۆ چوونیشمان جیاواز بێت. زۆر ئاساییە لە شتە فەرعیەکاندا، لە شتە جوزئیەکاندا، یعنی سروشتی ئینسان جوایە. برنج هەم بە سووری دەخورێ، بە سپی دەخورێ، بە زەردی دەخورێ، بە هەموو نەوەیەک دەخورێ، بەڵام برنجیشە. کاری ئیسلامی بازنەی ئیسلام ئەوەندە فراوانە شوێنی هەوماینتیا بێتەوە. گرنگەوەی ئێمە برای ئیمانی بین، زۆر ئاساییە مەسەلەن لە هەندێک شتی جوزئیاتدا جیاوازیمان هەبێت، ئەوەش سروشتی مرۆڤەکانەوە جێگەی دەبێتەوە لەبەرەوەی بازنەی ئیسلام بازنەیەکی فراوانە. مامۆستایانی چۆن دەتانوێت قسە لەسەر بەشی سیاسەتەکەی بکەن، ئەوەی کە لە نەخشە ڕێگاکەیە هاتووە بە تایبەتی وەک خۆیان باسییان دەکرد سێ سەردەکە لە ڕابردوودا و لە ئێستاژ زوڵم و ستەم و نەعەدالەتێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستانە کە ڕەنگە بەشێکی پێویستی بە جۆری سیاسەتکردنەوە. ئێوەکو بە زانایان یانی وەکو بانخوازان چۆن دەتانوێت قسە لەسەر سیاسەتەکە بکەن، چه جۆرە سیاسەتێکتان هەبێت؟ ئێمە وەکو زانایانی ئاینی ئەوەمان قبوڵەکە لە ئیسلامدا هەیە، لە قورئان و سنەتدا هەیە. لە قورئان و سنەتیش خۆ هەر تەنها بریتی نییە لە پەروەردە و بانگەواز، یعنی ئیسلام بۆ خۆی تەنها مزگەوت نییە، تەنها بینی بەندە و خوانیە، لەگەڵەوەشدا بینی بەندە و بەندەکانیشە. بۆ ئەوەیە ئێمە وەکو زانایانی ئاینی ئەو سیاسەتەمان قبوڵەکە شەرع قبوڵێتی کە سیاسەتی شەرعیە، بەڵام سیاسەتێکە بە معنای فرد و فێڵ و درۆ دەلەسە بێت ئەوە ئیسلام ڕەفزی دەکاتەوە. بەڵام ئەو سیاسەتەکە بە معنای هونەری بەڕێوەبردن بێت، ئەمە ئەسڵ وایە ئێمە ئیشی تیا بکەین، یعنی ئەسڵ وایە زانایانی ئاینی ئیسلام و مسلمانان بەڕێوەی بەرن، چونکە ئەگەر تۆ بەڕێوەی نەبەی خەڵکێک بە جۆرێشکە بەڕێوەی دەبا کە غەش و فێڵ و خیانەت و قۆڵبڕین و تیاد بێت، گەندەڵی تیادوو کە ئێستا دەبینین. بۆیە ئێمە ئەبێ هەوڵ بدەین لە ڕێگەی سیاسەتێکی شەرعیەوە خەڵکانێک کار بەدەستی ئێمە بن کە لە خۆمان بن، یعنی مەسەڵەن بۆ دەبێ سەرکردەکانمان، بەرپرسەکانمان، بۆ دەبێ بۆن منە وەزیرەکانمان، محافیزەکانمان، مدیر ناحیەکانمان، هەموو بەرپرسە ئیداری و حیزبەکان بۆ دەبێ خەڵکانێک بن نوێژنەکەر بن، بۆ دەبێ خەڵکانێک بن لەگەڵ دینی ئەم میلەتە نەبن، کەواتە لە ڕێی سیاسەتی ئیسلامیەوە کە سیاسەتێکی شەرعیە، ئەو سیاسەتە شەرعیمان قبوڵە کە درۆی تیانە بێ و غەش و فێڵ و خیانەتی تیانە بێت و کە مەبەست پێ هونەری بەڕێوەبردن بێت. بەڵام ئەگەر ئەو سیاسەتەیە کە ئێستا خەڵکێک ڕەفزی دەکات لەبەر ئەوەی هەندێک لە سیاسیەکان کە وایان کردووە کە سیاسەت بە معنای قۆڵبڕین و دووڕووی و نیفاق و ئەمە هەموو کە هەموو لە ئیسلامدا ئەمە ڕەفزە، چونکە ئەیناوە ئیلا سیاسەت ئەی ئەم ئیسلام 1900 ساڵە حکمی کردووە، دەوڵەتی ئەمەوی و عەباسی و خلافەی ڕاشیدا چۆن حکمیان کردووە؟ مەگەر بە سیاسەتی ئیسلامی حکمیان کردووە کە سیاسەتێکی ڕاست و دروستە کە لە قورئان و سنەتەوە وەرگیراوە کە هونەری بەڕێوەبردنە و دەبێ بەڕاستی مسلمانانیش لە ناو مسلماناندا خەڵکی مسلمان ئەوە بەڕێوەبەرێت، چونکە غێری ئەوە لەگەڵ تۆ ناگونجێ. ئەوە تا دەبینی 57 دەوڵەتی بەناو ئیسلامی هەیە، بەڵام خەڵکانێک بەڕێوەیان دەبا کە لەگەڵ میلەتەکانین دینەکە و بیرەکەیان. حکومدارەکەی هەرێم ئیسلامیەک بوو، چۆن مافی کەمەنەتایەتەکانی تر دەدا. ئیسلام لەو ڕۆچیمان پێڵێ و چۆن بتانەیە بۆ نمونەوە سابتی کەن کە سبەی ئەوانش کەمەنەتەوەتین و
یا غێری ئاینی پیرۆزی ئیسلامن لەژێر ساهی ئەم حکومڕانی کە ئیسلامیە کە مسلمانێکەوە بە ئاینی پیرۆزی ئیسلام کار دەکات جێ دەبێتەوە لە ئەماندایە. ئێمە یەکێک لەو شتانەی کە نەیارانی ئیسلام ئەوەی خەڵکانی پێدەترسێنن ئەوەیە کە ئەگەر ئیسلام حاکم بێت وڵا خەڵک ئیتر بکوژە و ببڕە و سەر بڕە و ئەمە هەندێک شت بەناوی دینەوە کراوە دوورە لە دین. ئێمە بێجگە لە قورئان و سنت مێژووی ئیسلامی تەماشاکە یعنی هەر لە وڵاتی خۆمان لە کوردستان چەندین ساڵە کەسێک چۆ کرد کڵێسایەک بڕوخێنێ ئێمە گەڕێکی جوولەکانمان لە سلێمانی هەبووە یعنی چەند ساڵە مەسیحی و جوولەکە و هەموو لە سای دەوڵەتی ئیسلامیشدا ئەمە مێژوو شایەتە یعنی ئەوەی کە ئێمە دەکەین بە هەر قسەیەکی نەزەری و عەمەلی نەبێ مێژوو شایەتە کە لە ناو حکمی ئیسلامیدا جوولەکە و گاور و هەموو دینەکان زۆر بە ئازادانە توانیویانە بژین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی من قتل ذميا لم يجد رائحة الجنة هەر کەسێک یەکێک لە ئەهلی ذیمە بکوژێ بۆنی بەهەژ ناکات چێتە ئەوەی زوڵمی لێ بکات کە حەق خۆی پێ نەدا لەبەرەوە ئیسلام مافی هەموو کەمینە نەتەوەیەکان کەمینە ئاینەکانی داوە یعنی ئەسڵەن ئەگەر ئیسلام حاکم بێ پێش هەمووان ئەوە بەڕاستی ئەوانەی کە کەمینە لەو دەوڵەتەدا ئەوان مافی خۆیان وەردەگرن کە دەبێ ئازاد بن کەس بوویان نییە بچێ زوڵمیان لێ بکە و غەدریان لێ بکە بە پێچەوانەوە کە خەڵکانێک وا دەزانێت کە ئەگەر ئیسلام حاکم بوو لە غەیری خۆیان هەمووی دەکوژن نەخێر ئەمە مێژووی ئیسلام ئەمە قورئان و سنت ئەمە واقعی ڕابردوو کەوا هەیە. زۆر بەخشی بینەرانی عزیز ناوبڕێکی کورد لێرە وەردەگرم و